ئازیزانی ئێمە سڵاوتان لێبێت. چواردەی چواری هەموو ساڵێک یادی ئەنفالە. ئەو ئەنفالەی کە بووتە برینێک بە جەستەی کوردەوە. برینێک کە ساڕێژبوونی نییە و لە دڵ و دەرونی هەر تاکێکی کووردا ماوەتەوە. بۆ ئەوەی ئەو تاوانە گەورەیە لە یاد و یادەوەری نەوەکانی ئێستا و داهاتووماندا بمێنێتەوە، مۆنۆمنتێک لە شاری چەمچەماڵ لە شاری شەهیدان و ئەنفالکراوان دروست کراوە. فەرمون پێکەوە گوزەرێک دەکەین بە ناو مۆنۆمنتەکەدا لەگەڵمان بن. ئەم شوێنەی ئێمە لێی وەساوین ئەمە بەردەم ڕەمزی مۆنۆمنتی ئەنفالە. ئەم ڕەمزە تعبیر لە نەهامەتی گەلی کوردەکە. ئەمە بەرزەکەی 14 مەترە، پانێکەشی 4 مەترە، تعبیر لە چواردەی چوارەکە کە تەنها لە ڕۆژی چواردەی چوارە نزیکەی 20,000 کەس لە خەڵکی سڤیلی ناوچەی گەرمیان بەرشاڵاوی ئەنفال کەوتن و ڕاپێکی گۆڕە بە کۆمەڵەکان کران. بۆیە ئێستا ساڵانە لەو ڕۆژەیە یادی پرۆسی ئەنفال ئەکرێتەوە کە پرۆسی ئەنفال خۆی لە مانگی دۆ دەستی پێ کردووە، لە مانگی نۆ کۆتای پێهات. بەڵام چواردەی چوار ئەو ڕۆژە زۆرترین خەڵکی سڤیل لە ناوچەی گەرمیان بەر ئەو شاڵاوە کەوتن، بۆیە ساڵانە لەو ڕۆژەیە یادی ئەنفال ئەکرێتەوە و بەرزی ئەمەش 14 مەترە، پانەکەی 4 مەترە، تعبیر لە ڕۆژی چواردەی چوارەکان. ئەمەی خوارەوە ئەمە دایکێکە مناڵێکی لە باوشایە لە کاتی جێبەجێکردنی پرۆسی ئەنفالە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە هەر کەسێک یا لە هەر ناوچەیەک بەر شاڵاوی ئەنفال کەوتوێ، هەر کەسێکیان گرت بێت یا خەڵکی ئەو منتیقەیە هەتاکو بەیەکەوە بوونە، هەتاکو گەیشتونێتە بردوێنێتە زیندانی تۆپزاوە. لە زیندانی تۆپزاوە لەوێ خەڵکەکە لێکتری جاکراونەتەوە و پیاو بەجیا، ژن بەجیا، پیاوی پیر و ژنی پیر بەجیا، مناڵش بەجیا، دایکانش بەجیا. بۆیە لە کاتی جاکردنەوەی مناڵەکانە زۆر ئاستەنگ بۆ سەرانی ڕژێم دروست بۆ لەبەرەوەی مناڵەکانیان ئەتوانی لە دایکیان جابنەوە یا مناڵەکان ئەگەڕانەوە بۆ لای دایکیان یا دایکەکە مناڵەکەی نادا ئەچووە بۆ لای مناڵەکەی. بۆیە ئەمنەکان قورس بوو، ناچار بە زۆر مناڵەکانیان لە باوشی دایکەکان ئەکردەوە بۆ ئەوەی دایکەکان مناڵەکان بدەن، بەڵام دایکەکان هەر ئەچونەوە ناچار مناڵیان لە باوشی دایک بە زۆر کردوێتەوە و فڕێیان داوە. ئەگەر دایکەکەش بۆی ڕۆژ بێتەوە ئەوە یەکێتر یەک لە قەیداوەتە سەر مناڵەکەیە بۆی هەموو دایکەکانی تر تەسمیلی ئەو واقعە بن و مناڵەکانیان لەوێ ڕیسکەن جا بکرێنەوە. دواتر ئەو مناڵانە کە لە بەجیا لە قاعەیە کراون و دایکان لە قاعەیە کراون، شەوتا بەیانی زیڕەی مناڵ وەقیژەی دایک گەیشتوتە عەرشی عەزیم و هەر کەسێ بڵێ ڕۆژی حەشرکەیە، ڕۆژی حەشر ئەو ڕۆژە بوو لە ساڵی 1970 بەسەر گەلی کووردا هات. ئەوە تعبیری لە پۆلیۆنکردن و جاکردنەوەی خەڵکەکە ئەکا. ئەمەی خوارەوە ئەمە دیارە ئەموان ئەزانین ئەنفال هەموو کوردستانی گرتەوە بە 8 قۆناغ جێبەجێکرا بەسەر کوردستانە. ئەوە 8 بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی 8 بەو شێوەیە ئەنووسرێ. تعبیر لە 8 قۆناغەکەی ئەنفالەکە. دواتر لە نەخشەی سەربازی حکوومەتی بەعسی ڕووخاوە پرۆسەکە بە پانی دەستی پێ کرد لە لوتکە کۆتای پێهات، هەر بەو شێوەیەیە. و ئەگەر ببینی ئەوە ئەو دیوی ئەو سێگۆشەیە ئەو ژمارەیە ئۆردوگای شۆڕشە. لە دوای ئەم نەهامەتی بەسەر گەلی کووردا هات ئەبینی کە ئۆردوگای شۆڕش زۆرترین کە سوکاری قوربانیانی ئەنفالی لێیە. لەوێ ماون، جوڵە هەیە، سەوزایی هەیە، ژیان هەیە. گەلی کورد لە سەرباقی ئەم هەموو نەهامەتی بەسەریا هاتووە، گەلێکە لە سەرپای خۆی ماوە و ئیدامە بەژیانەدا و لەناو نەچووە. خۆشە سەرەتا زانیاریمان بێتێ لەسەر ئەوەی کە بزانین ئەم مۆنۆمنتە ساڵی چەند دروست کرا. ئەم مۆنۆمنتە لە نۆی ساڵی 2012ەوە ئێمە وەکو ستافێک دەست بەکار بووینە، بەڵام کە هاتین تەنها بینایەکی چۆڵ بوو، بەڵام ستافێکیان بۆمان تەعین کرد لێرانە بەخۆشمەوە 86 فەرمانبەر کە هەر 86 فەرمانبەرەکەمان کە سوکاری شەهید و ئەنفال کراوانی. یعنی ئێستا ئەمەی کە ئەیبینی بەڕاستی ئێمە یەکەم کاری ئیشکردنمان قەیرانی دارایی بەرەوەکی گرتین، بەڵام بە هەوڵ و دڵسۆزی ئەو کچ و کوڕ و کە سوکاری شەهید و ئەنفال کراوانە توانیمان ئەم مۆنۆمنتە تەجیز بکەین و توانیمان لەسەر پێی خۆی بۆستێ و توانیمان ئیشوکارەکانمان بێتە جێگەی ڕەزامەندی خەڵکیش. ئەوە چەند جەناحێکی لە خۆی گرتووە. ئەمەی کە لێرانەوە ئەیبینی لێرەوە دەستمان پێ کردووە ئێمە. ئەوە سەدام حوسێنی تاوانبار و ئەمە کامل ساجدا
کە خەڵات ئەکرێ لە کاتی بەرنامە ڕێژی و پلاندانان بۆ جێبەجێکردنی عملی ئەنفال کە ناوی عملەکە ناو بنێتی ئەم پیاوە بە حساب خۆی پیاوێکی متەدین بۆ لە ناو گاردی کۆماری عێراقا پێشنیاری ئەوواکە کە ناوی بنرێ ئەنفال ئەنفالش کە هەموو ئەزانین کە لە ئاەتی قورئانی پیرۆزە ناوی هاتووە لە کاتی شەڕی کافر و ئیسلامەکانە کە ئەو ئاەتات و خوارەوە ئەرێ بە کافرەکان یا بۆ هەڵگەڕاوەکان سەری بۆ ئێمە و ماڵی بۆ ئێوە ئەمان کورد بە هەڵگەڕاوە ئەزانن و ئەمە پێشنیارەکە کە ناوی بنرێت بە ئەنفال بۆیە پێشنیارەکەی قبوڵەکرێ ناوی عملەکە ئەندرێ ئەنفال بە دواتر خۆشی لە یاداشتەکانی نزار خەزرەجیە هەر لە ساڵی 1970 لە ناو بەغایە تیرۆرەکرێ لە قسەی کوڕی سەدام حوسێن تیرۆریەکە. ئەمە نەخشەی هەر هەشت قۆناغەکەی ئەنفالە وەکو پێشووترش باسم کرد ئەنفال بە هەشت قۆناغ هەموو کوردستانی گرتەوە. ئەمە نەخشەی هەر هەشت قۆناغەکەیە و ئەم نەخشەیە هەر لە نەخشەی سەربازی حکوومەتی بەعسیش هەر بە هەمان شێوە بۆ شوێنەکان نەخشەی هەر هەشت ناوچەکەی کوردستانە کە پرۆسەی ئەنفالی لەسەر جێبەجێ کراوە. و ئەگەر بشبینی لە نەخشەکەیە ئەم خاڵە سوورانە ئاماژەی ئەوەیە کە لە عملی ئەنفالە چەند جار چەکی کیمیایی بەکارهێنراوە چونکی هەموو عملەیەکی ئەنفال یەکەم دەستپێکی بە چەکی کیمیایی بووە و لە هەر شوێنێکش بەرەنگاربوونەوە بووبێت چەکی کیمیایی بەکارهێنراوە. ما پێناسەیەکی هەرش قۆناغەکەی ئەنفالە کە کەی دەستی پێ کرد و کەی کۆتای پێهات و کوێی گرتەوە یارش قۆناغی ئەنفالە بە سێ زمان دامان ناوە لەبەرەوەی ئێمە زۆرترین ئەو میوانانی کە سەردانی مۆنومنتی ئەنفالەکە میوانی بیانین بۆیە بێمە بە زمانی ئینگلیزی و عەرەبیش شتەکانمان داناوەکو ئەیبینین کە ڕۆژانە ئێمە میوانمان دێڵێ دیارە ئەم جەناحە و ئەم لا دیوارە ئەمە وێنەی گۆڕی بە کۆمەڵن ئەو گۆڕە بە کۆمەڵانی کە هێنراونەتەوە بۆ کوردستان و هەڵدراونەتەوە بەشکی وێنەکانیمان لەم مۆزەخانەیە داناوە کە ئەمە ئەبینی ئەزانی مەسەلەن ڕژێمی بەعس چەند دڵڕەق بوو چەند بێبەزەیی بوو بەرامبەر بەگەلی کورد سیرکە ئەمە هەمووی پێڵاوی مناڵە ملوانکەی مناڵە شتی مناڵە بە بێجیاوازی ئەوە ژنی کوردە لە بیابانەکانی خواروی عێراقا چای بەسراوە و گولە باران کراوە کە ئەمانە هەمووی خەڵکی لادێنشین بوون تاوانی ئەمانە تەنها کورد بوون ئەگەر ببینی هەمووی بەم شێوانە بە چەند بەدڵڕقی ئەمە پێڵاوی مناڵە بێ ئەم مناڵانەمە دایکێکە پێڵاوەکانێتی قاچی دەرچووە بۆ شێوەیە بەما دڵڕقی بەعست بۆ دەرەکەوێ بەرامبەری کورد کە هین بووە و ئەزانی کورد چمۆتەکەی بۆ لەسەر دڵی بەعس و چۆن هەوڵی داوە نەیهێڵێ ئێمە کورد بەردەوام تاوانی بەرامبەر کراوە بەڵام ترۆپکی تاوانەکان لوتکەی تاوانەکان لە ئەنفالە ژەهری خۆی ڕشت کە 1970,000 ئینسانی کوردی بەم شێوەیە لە بیابانەکانە ئەگەر ببینی ئەمە لە گۆڕی بە کۆمەڵە هەمویان زیندە بەچاڵ کران ملوانکەیەکە ئەو ملواکەی ملی مناڵە ئیمەمکە مژەیە ئەبینی ناو گۆڕەکانە مەمکە ژێ مناڵشی تیا بووە مناڵی کۆرپەشی تیا بووە یعنی بەبێ جیاوازی لە قەتڵ و عامکردنی گەلی کووردا قسووری نەکردووە و دەستی نەپاراستەوە هیچ ڕەحمی نەبووە بەو شێوانە هەمووی بە گۆڕی بە کۆمەڵ ئەمانە تیمی گۆڕە بە کۆمەڵەکانی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان بە شێوەیەکی زۆر زانستی ورد لەبەرەوەی هەڵدانەوەی ئەم گۆڕانە کاتی زۆر ئەوێ و ئەمنێتێکی زۆری ئەوێ هێنراونەتەوە و دواترش ئەم جلانەش بەشێکی لە جەناحێک لە جەناحەکانی مۆنومنتەکەیە بەشێک لە جلوبەرگەکانیانمان داناوە ئەبینین ئەمە گۆڕێکی بە کۆمەڵە بە شۆفڵ چۆن گۆڕەکە چەندێک درێژە جێی دەمی شۆفلێکە و ئەوە سەرنزیکی زیاد لە 70-80 کەسی تایە بۆ شێوەیە بوو لە باران کراون و خۆڵ بەسەریان نەکراوە و ئەمە دالاسیکێکە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکان نبووە ئەمە ئەوەمان پێدەرەخەکە ئەم مناڵە چەند دڵی بەدنیا خۆش بووە چەند ئەمەلی بەژیان هەبووە هەتا ئەو لەحزێش هەتاکو ئەو کاتی کە گیانی سپاردووە دالاسەکەی هەر بەدەستەوە بوو هەر پێی بووە ئەمە باسم کرد کە ئەمە پێڵاو و پێڵاوی مناڵی کوردە لە بیابانەکانە و وەکوتم ئەوە ژنی کووردە کە ئەوە خەڵکی لە گوندنشین بوونە تاوانی ئەمانە تەنها کورد بوون بوونە ئەمە پێڵاوی مناڵی بچووکە ئەوە مەمکەژە و ملوانکەکەیەتی دیارە لە کاتی جێبەجێکردنی پرۆسی ئەنفالە لەو سەردەمە کەم مناڵە بۆ ملوانکە و مەمکە مژەوانەیە بێ کە منداڵێکی ئەگەر زۆر خۆشەویست نەبێ ئەگەر مناڵێکی زۆر خۆشەویست نەبێ ئەو کاتە مەمکە مژەوانەی لەملا نەبووە بەچی سێرەکەی تەمەن وا ڕێنەدا و ئەم جەلادا نەتوانیان بەم شێوانە بەم شێوە بێ بەزەیانە
گەلی کوردین کەن کە ئابینی ئەمە مێژووی گەلی کووردە ینی ئەمە گەر سەری مێژووی خۆمان بکەین کە کورد دژمنانی کورد چەند دڵڕقن بۆ بە چ جۆرێک بەرامبەر بە گەلی کورد جوڵاونەتەوە ئەمە ئەو بەس ملوانکەکەیەتی وەرە ئەو بەس ملوان ئەم جەناحە تەنها ئەو بەڵگەنامانن کە لە کاتی جێبەجێکردنی پرۆسەی ئەنفالە یەکە سەربازەکانی بەعەز لە بینی خۆیانە ئاڵوگۆڕیان کردووە و ئەو بڕیارانەی کە لە سەرکردایەتی سیاسی حکوومەتی عێراقەوە کە دەرچووە لەسەر جێبەجێکردنی پرۆسەی ئەنفال ئەمە هەموو تایبەتە بە پرۆسەی ئەنفال ئەمە ئەو دیکۆمنتانن لە دوای ڕوخانی حکوومەتی بەعەز ساڵی 2023 لە بارەگا و بنکەکانی بەعسا دەستگەلی کورد کەوتووە ئەبینین ئەمە بڕیاری ژمارە 160 طبعا ئەنفال لەسەر ئەم بڕیاری سەدام حوسێن دەستی پێ کرد ئەو دەستپێکی ئەنفالە بە ئیمزای سەدام حوسێن خۆیەتی کە عەلی حەسەن مەجید گەورە تاوانبار کە ئامۆزای خۆشی بوو کرا بە سەرپەرشتیاری باکوور کە هەموو بەم بڕیارە هەموو دەسەڵاتەکانی سەدام حوسێنی داوەپی بۆ جێبەجێکردنی پرۆسەی ئەنفال بەسەر گەلی کووردا بڵین ئەتوانین بڵین دەستپێکی پرۆسەی ئەنفال لەم بڕیارەوە دەستی پێ کرد دوای ئەوە عەلی حەسەن مەجید چەند بڕیارێکی دەرکرد و دواتر جێبەجێکردنی پرۆسەی ئەنفال ئەمە یەکێک لەو بەڵگەنامانەیە کە سوڵتان هاشم و ئەیاد خەلیزەکی کە دوو گەورە تاوانبار بوون سوڵتان هاشم سەرپەرشتی قۆناغی عەمەلیەکێک کرد و ئەیاد خەلیزەکی سەرپەرشتی عەمەلی دوی ئەکرد لێرە تەکریم کراون خەڵات کراون لە پای سەرکەوتنیان لە قۆناغی یەک و دوی ئەنفالە سوڵتان هاشم لەسەر قۆناغی یەکی ئەنفال و ئەیاد خەلیزەکی لەسەر قۆناغی دوی ئەنفال هەردووکیان خەڵات کراون ئەم بەڵگەنامانە هەمووی بەم شێوەیەن ئەمە یەکێک لەو بەڵگەنامانەیە پیاوێکە خەڵکی چەمچەماڵە ناوی عاسی بووە دیلی ئێران عێراق بووە خزمەتی سەربازی ئەبووە لە جێشی عێراقیە کە کاتی دیل بەدیل کە ئەگەڕێتەوە ژن و مناڵەکەی ماڵیان لە دێ ئەبێ لە لادێ ئەبێ چونکی ئەم لە یەکەم شەڕی ئێران عێراقا دیل ئەبێ کە دێتەوە ژن و مناڵەکەی بەر پرۆسەی ئەنفال کەوتونە بۆیە نامەیەکی بەزەی ئەداتە سەدام حوسێن و داوای لێ ئەکا کە من ژیانم لێ تێکچووە خەوم نییە ژن و مناڵەکەم ون بوونە ئەمێ سوراخیکەم ئەوان بە یەک دێر جوابی ئەدەنەوە بۆ فڵانی کوڕی فڵان لە چەمچەماڵ مزگەوتی مەلابرایە ژن و مناڵەکەت لە عەمەلی ئەنفالی یەک لە ناو چووە سعید کرده به جرمی رش بود ئەمە هزار وێنەیە ئەم هزار وێنەیەمان بۆیە داناوە ئەمە تعبیر لە ڕوحی 182,000 کەس بەر پرۆسەی ئەنفال کەوتن لە ناوەیە ئێمە هزار وێنەمان داناوە ئەم هزار وێنەیە ئەوانەی بەر پرۆسەی ئەنفال کەوتن هاوشێوەی ئەمانە بوون لە گەورە لە پیاوی بەتەمەن لە ژنی بەتەمەن لە گەنج لە مناڵ لە هەموو ڕەنگەکان لە هەردوو ڕەگەزەکە یعنی ئەو خەڵکانی کە بەر پرۆسەی ئەنفال کەوتون هاوشێوەی ئەمانە بوون و ئەمەش بەشێک لە ناسنامەکانیانە کە چونکی ئەم مۆنومنتە تەنها مۆنومنتی چەمچەماڵ نییە ئەمە لەسەر ئاستی کوردستانە بەڵام لە چەمچەماڵە بۆیە لەبەر ئەوەی زۆرترین زیانی پرۆسەی ئەنفال لە چەمچەماڵ کەوت و چەمچەماڵ بە حکمی ئەوەی سنتەرە ئەم لە کەرکووکەوە نزیکە لە سلێمانەوە نزیکە لە گەرمیان و لە هەولێرشەوە بۆیە ئەم مۆنومنتە لێرە دروستکراوە ئەمە بەشێک ناسنامەکانیانمانداناوە کە ئەم ناسنامانە لە نفوس و لە سزلی قەیدی عامە هەمووی مەوجودە و هی هەموو کوردستانە هی هەموو ناوچەکانە نفوسیان چۆیە ئەوە پیپازە ئەوە کفریە ئەوە قارکەرەمە ئەوە هەموو ناوچەکانی کوردستان بەر ئەو پرۆسەیە کەوتن و ئەمە وێنەی نفوسی ناسنامەکانیانە و ژوێنەکانیانە کە ئەبینین هیچ جیاوازیە نەکراوە لە بینی ئەم خەڵکەیە خەڵکی زۆر گەنج و جوان و خەڵکی پیر و مناڵ و ئەمانە هیچی لە کاتی پرۆسەی ئەنفالە نەگەڕاونەتەوە و نەک ئەمانە 182,000 کەسی وەکو ئەمان.
ئەگەر زانیاریمان بیتێ لەسەر ئەم بەشیان بزانین چییە؟ ئەمە ئەم بەشیان ناوی ئەو یەکە سەربازانی کە بەشداری پرۆسەی ئەنفالیان کردووە بە ژمارەی فەوجولی وا و فەیلقەکان هەمووی لێرە دانراوە و ناوی بەرپرسەکانی کە بەشداری پرۆسەی ئەنفال بوونە بەداخەوە ئێمە جاش و مستەشارەکانمان نەنووسیوە لەبەر ئەوەی چاوەڕێ ئەوەین کە بچنە دادگا ئەگەر نچنە دادگا ڕەنگە لە چەند ساڵی ئایندەیە ناوی ئەوان ژوەکو تاوانبار لێرانە بینوسین و دابدرێن وەکو تاوانبار لە پرۆسەی ئەنفالە بەڵام ئەمە ئەوانەی کە لە جێشی عێراقیە بەشداریان کردو ناوەکانیانمان هەمووی هەڵواسی و فەیلق و بە ئاستی بەرپرسیارەتیان ئەمە وتەی بەشێک لەو زیندانیانەی کە لە نورۆسەلمان بوونە کە هەڵسوکەوتی سەربازەکانی بەعز و هەڵسوکەوتی مدیری سژنەکە کە ناوی حەجاج بووە چۆن بۆ بەرامبەریان کە کەسێکی زۆر دڵڕق و کەسێکی زۆر خوێنمەش بووە کە چۆن نیان هێشتووە خەڵکەکە بە مردوەتیش بنێژرێن هێشتویانەتەوە لە هینەکانەوە چۆن بێڕێزیان بەرامبەریان کردەوە چۆن لە ڕووی دەرونیەوە تعزیبیانیان داوە ئەوە هەمووی نەکانیان لە لێرە یاساوڵەکان نیان هێشت مردوەکان بە ڕێز و حرمەتەوە بنێژین گەلێ جارش لەو جێگەی لایەن نەدەبرد تا بۆنی ئەکردینەکە تا سێ ڕۆژ دوای ئەوە یان هێشتبی بەنە دەرەوە بیخەنە ژێر خاکەوە لێ ژنێک دەگێڕێتەوە لێرە لە پاش چەند هەفتەیەکی کەم مێردەکەم لە باوشمان مرد ئەو تا دەهات باریک و بێنس دەبوو پاسەوانەکانی بەندیخانە زۆر بەخراپی دارکاریان کردبوو لاشەکەی شەو ڕۆژێک لە قاوشی بەندیخانە مایەوە پاسەوانەکانیان هێشت بینێژین زۆریان لێ پاڕامەوە بەڵام گاردێک ڕێک و پێک پێی وتم لاشەکەی دەبێت لە زیندانە بمێتەوە تا دەگەنێت ئەرێ پیاوێک مرد 400 دینار لە گرفانیا بوو ئەمنێک هات و پارەکەی دەرهێنا و ماچی کردووتی ئەمە بۆ حکومەتە کە بۆ خۆشیان بووە هەموو جارێکش یا ساوڵەکان یا پاساونەکان دایان قران بەسەر زیندانەکاندا و پیانیان دەگوت ئێوە تێک دەرنوشایانی ئەوەن وەک سەگ بتۆپێن یعنی ئەوان پەروەردەیەکی زۆر خراپیان هەبووە بەرامبەر بە گەلی کورد ئەمە لە ڕێکخراوی هومان ڕایز هوج لەسەر قۆناغی سێ ئەنفال باسی ئەوەکە بە پێی سەرژمێریە کە زۆرترین ژمارەی گیراوان و بێسەر شوێنەکانی هێرشی ئەنفال خەڵکی ئەو ناوچانە بوون بە تایبەتی ناوچە قادرکەرەم و سەنگا و تیلەکۆپی پاس هەر بەپێی ئەو خەمڵاندەی شاڵاوەکانی ئەنفال لە ڕۆژی چواردەی چوارە زیاتر لە 20,000 کەس بەر ئەو پرۆسەی ئەنفال کەوتووە و کە ئەو 20,000 کەسە هیچی نەگەڕایەوە. وتێکی عەلی حەسەن مەجیدیش لەویا هەیە گەر ئێمە ئەم وتەی عەلی حەسەن مەجید بە کاسێتش هەمانە کە لە کۆبوونەوەیەکە بۆ سەرانی بەعز باسێکە بە تەجلیلکراویش هەمانە و لە داتاشۆش زۆر جار بۆ میوانەکانی ئەدەین عەلی حەسەن مەجید بە دەنگێکی گڕ و ڕقەوە ئەرێ ئایا دەکرا هەروە بە سەلامەتی ئەمانە بێرینەوە ئەیکەواتە دەبوو چی لەم بزنانە بکەم ئاگام لێیان بێت خزمەتیان بکەم نەخێر بە بلدۆزەر دەیان کەم بەژێر خۆڵەوە یعنی ئەمان بەم شێوەیە لە مامەڵەیان لەگەڵ گەلی کووردا کردووە. ئەمە گۆڕێکی هونەریە هاوشێوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانەیە خۆمان دروستمان کردووە بە شێوەیەکی هونەری بۆ ئەوەی کە خوێندکارانی پەیمانگا و ناوەندەکانی خوێندن کە دێن سەردانی عێراقن کە باسی گۆڕی بە کۆمەڵانەکەین ئەکەین گۆڕی بە کۆمەڵ بەم شێوەیە بووە. کاک هابیل ئەگەر زانیاریمان بیتێ لەسەر ئەو کەلوپەلانەی کە لەویا دانراوە نمایشکراوە چییە؟ ئەمە شتین جلوبەرگی و ئەو کەرەسانەی کە ئەو ڕوفاتانە پێیان بووی ڕوفاتەکان یاهی ئەو قوربانیانی کە لە گۆڕە بە کۆمەڵەکانە بوونە پێیان بووە بەشێک لەو شتانەی کە پێیان بووە ئێمە لێرە نمایشمان کردووە ئەبینی سەعاتەکانیان ئەڵقەی دەستیان بەشێکیان چەند کەسێکی زۆر کەمیان نفوسیان پێ بوو بەداخەوە نفوسەکانیان چەند ساڵ لەژێر گۆڕا بووە ناناسرێتەوە و ئەبینی شانە ئاوێنە و بۆنیان پێ بووە و کلوکلدانی ئافرەتی تایە
هەتا لە بەشێکی ئێمە لە کاتی گولەبارانکردنا قەوانەکان کە جەلادەکان خەڵکیان گولەباران کردو بەدیار چاڵەکەەوە بوونە قەوانەکان کەوتوتە ناو چاڵەکانەوە بەسەر دەموچاوی قوربانیانەوە قەوانەکانشمان نمایش کردو لە بەشێتریان قەوانی دەمانچەشی تایە کە هەموو ئێمە ئەزانین لە نظامی حکوومەتی بەعسا نظامی هەبوو پیانەوە تەڵقی ڕەحم زابطەکە بەسەر چاڵەکان ئەگەڕاوە ئەوەی جوڵەی کردبێت دەماچێکی پێوەناوە ئێمە قەوانی دەماچەکانشمان داناوە و جلی ژنانی تایە و پیاوانی تایە لەبەرەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ژن و پیا و مناڵ و هەموو ئەوانی تیا بووە ئێمە بەشێک لە جلوبەرگی ئەوانەمان لێرە نمایش کردووە. ئەم لا دیوارە لە ناو مۆزەخانەی مۆنومنتی ئەنفال ناوی ئەو قوربانیانەمان نووسیەوە کە بەر پرۆسەی ئەنفال کەوتونە هەموو دیوارەکەمان نووسی بە هەر چوار دەوریەوە 23,000 ناومان لێ نووسێەوە تر دیوارەکە هەر جێ ئەوە ناوی تیابەوە بەڵام ناوەکان هەمووی بە دەسوخەتی خۆمان نووسیمانەوە ئەو ناوانە هەمووی کە سوکاری ئەنفالکراوان نووسیوێتەوە 23,000 ناو لە ناو مۆزەخانەی مۆنومنتی ئەنفالە ناویان نووسراوەتەوە شوێنی دیکەمان نەبوو ئەکینە ناوی زیاتر بوو ناوی هەر 2,000 کەسەکەمان ئەنووسەوە. کاک هابیل ئەگەر بکرێت زانیاریمان بێتێ لە سەرم کتێبخانەیە بزانین چەند کتێب لەم کتێبخانەیە هەیە و بە چەند زمانی جیاواز هەیە تا خوێنەر سوودی لێبینێ ئەو کەسانە کێن کە سەردانی ئەم کتێبخانەیەکەن ئەو کتێبانەی کە لێرە هەیە تایبەتە بە ئەنفال و جینۆساید یان بابەتی تریشی تایە ئەمە یەکەم کتێبخانەیە لەسەر ئاسی کوردستان کە تایبەت بێ بە جینۆساید لێرە لەسەر کۆڕە و لەسەر کیمیاباران لەسەر ئەو نەهامەتیانەی کە تووشی گەلی کورد بوونە هەموو ئەو کتێبانی تێدایە و ئێمە توانیمانە لێرانە هاوکاری تێزی چەند ماستەر و دکتۆرایەک بین کە لە بواری توانەسازیە بۆ دکتۆرا و ماستەر ئەخوێنن و ئێرە 6,000 کتێبی تێدایە لەم 6,200 سەرچاوێتیایە ئەوانی کە دێنە ئێرانە یا توێژینەوەیەکەکەن بەحسێکی زانستیەکەن کە هاتنە کتێبخانی مۆنومنتی ئەنفال پێویستیان بە شوێنی تر نییە و پێویستیان بە گەڕانی تر نییە و ستافێکش لەم کتێبخانەیە دەوامەکە هەمووی شارەزایەکی زۆر باشیانتیایە و هاوکارێکی زۆر باشیانە بێت لەسەر چاوە لەو چەمکەی کە ئەو هەڵی بژاردووە ئەو توێژینەوەی تێداکە ئێمە بە چەند زمانێک کتێبی تایە بە عەرەبی بە فارسی بە ئینگلیزی بە چەند زمانێک ترش کتێبی تێدایە و ئەو وەفدە بیانیانیشی کە سەردانی ئێمە ئەکەن لێرە ئێمە کتێبیان پێ ئەدەین چەند کتێبێکیان پێ ئەدەین بۆ ئەوەی ئاشنایەتی و شارەزایی باشتریان هەبێت لەسەر کەیسی ئەنفال. کاک هابیل زانیاریمان بێتێ لەسەر ئەم هۆڵە بزانین چەند کورسی تایە تا چەندێک میوانەگرێ ئەم هۆڵە تەوعاً یەکێکە لە هۆڵە پێشکەوتەکانی کوردستان بە سێم هۆڵ ئەژمارەکرێ لە کوردستانە 925 کورسی تایە و سیستەمی تەرجەمەی تایە و ئێمە ئەم هۆڵە زیاتر بۆ کۆڕ و کۆنفرانس و بۆنە نیشتیمانی و چلەی شەهیدان و ئەوە بەکارێنین ئێمە ئێستا 11 مانگ لێرانە کۆنفرانسەکەکەین ئەف و پانێڵێکەکەین و چالاکی ئەکەین ساڵانە و بۆ یادی ئەنفال بەکاری ئەهێنین و ئەو میوانانەی دێن بۆ ئێرانە بە زۆری بە تایبەتی خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان کە ڕێژەیان لە 100 کەس زیاتر و ئەوانەیە ئێمە دێن لێرانە نمایشی کورتە فلیمیان بۆ ئەکەین و قۆناغەکانی ئەنفال و پێناسی ئەنفال و ڕێنمایی و زانیاری باشیان ئەدەینێ لەسەر داتاشۆ لەم هۆڵەیە و ئەشتوانین لێرانە قسەشیان بۆ ئەکەین.
پێمان خۆشە زانیاریمان بیتێ لەسەر ئەم گۆڕستانە ئەم گۆڕانە ئایا گۆڕی ڕاستەقینەن یاخود تەنها ڕەمزێکە و دانراوە بۆ ئەوەی کە بکرێت بە گۆڕستان. دیارە ئەمە گۆڕستانی مۆنومنتی ئەنفالە ئێرە 838 ڕوفاتی لێیە. ئەم 838 ڕوفاتە هەمووی فەحسی DNA بۆ کراوە، هەمووی کۆدی لەسرە و ئەمە بە سێ وەجبە ئەلێرانن. 730 ڕوفاتی لە بیابانی مەهاری هێنراونەتەوە بە یەکەوە کە ئەم 730 500 تەمەنی لە 18 ساڵ بۆ 25 ساڵە. ئەوەی تری 106 مناڵە یەکەم وەجبەی ڕوفاتەکان کە هێنرایەوە بە کوردستان ڕوفاتی ئەو 106 مناڵە بوو کە لە زیندانی دووبز لە برسا و لە تونیا و بەهۆی نەخۆشی لە ناو زیندانەکە و گیانیان لە دەستدا بوو و لە دەروی زیندانەکە بە خاک سپێرا بوون. حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم وەجبەی هێنانەوەی ڕوفاتەکان ڕوفاتی ئەو 106 مناڵە بوو هێنراونەتەوە. دواتر دوو لەو ڕوفاتانەی ترش کە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانە کە 158 ڕوفات بوو گەڕێنرایەنەوە لە گەرمیانن. ئەمان ناسنامەیان پێبوو، ناسنامەکانیان ناسرا بوو، خەڵکی چەمچەماڵ بوون، بۆیە ئەمان هێنران لە مۆنومنتی ئەنفال بە خاک سپێراون. سەرجەمیان 838 ڕوفاتە و هەمووی فەحسی DNA بۆ کراوە. بەڵام ئێمە هەر لە چاوەڕوانی ئەوەیان کە سەمپڵ لە کە سوکارەکانیان وەربگیرێت بۆ ئەوەی کۆمپانیایەکە شەریکێکی زۆر پێشکەوت و ئەو بێ بتوانین کە سەمپڵ کە سوکاریان وەربگیرێ بۆ ئەوەی بزانین کە ئەمانە خاونەکانیان چێن و ئەو کاتە کە سەمپڵەکە وەرگیرا ئەتوانین بزانین کە ئەمە کەسی چێە، ئەزیزی چێ، دایکی چێ، باوکی چێە. ئەمە یەکێترە لە مۆزەخانەکانی مۆنومنتی ئەنفال ئەو ئامێر و کەرس سەربازیانەیە کە لە ساڵی 1970 پرۆسەی ئەنفالی پێجێبەجێکرا. ئێمە لێرانە دامان ناوە و بەرنامەمانە باشتر پەرەی پێ بدەین و لە شوێنێکی باشترا و بەرواری دروستبوون و هیچ وڵاتێکە و لە چ پرۆسەیەکە بەشداری کردو ئەوانە هەمووی بۆ بکەین. ئێمە ڕۆژانە وەکووتم میوان سەردانمانەکە و خوێندکاران سەردانمانەکە. ئەمە بەشێکە لەوانەیە کە میوانەکانمان سەردانی ئێرە ئەکەن و پیشانیان ئەدەین کە پرۆسەی ئەنفال بەم ئامێر و بەم کەرەسە جەنگیانە بەسەر گەلی کورد و بەسەر خەڵکی سڤیلی کوردستانە جێبەجێکرا. بینەرانی ئازیز، ئەوەی کە بینیتان مشتێک بوو لە خەرمان بەشێکی بچووک بوو لەو تاوانانەی کە ڕژێمی بەعز بەرامبەر بە کورد کردوێتی. بۆیە پێویستە هەریەک لە ئێمە بێت و لە نزیکەوە سەردانی مۆنومنتەکە بکات تاکو بەشەکانی بەسەر بکاتەوە.